لە دوای ئەوەی ئیدارەی کۆشکی سپی و بەرەی ئیمارات لە ناوچەکەدا گوشاریان خستە سەر حکومەتی ڕاگوزەری سوودان بەوەی کە لە لیستی تیرۆری ئەمریکا دەرناکرێت ئەگەر ئاشتی لەگەڵ قەوارەی زایۆنیستی ڕانەگەیەنێت. بۆیە پایتەختی نابەناوبانگەکانی کۆنگرەی خوڕتومی 1967 عەرەب دوجار لە زاری سەرۆک دۆناڵد ترەمپەوە تەسلیم بوونی خۆی ڕاگەیاند. زۆربەی ڕەهای چاودێران بڕوایان وایە کە ترەمپ دەیەوێت بەم شێوازە دراماتیکیەی ئاشتی نێوان عەرەب و ئیسرائیل لۆبی بە هێزی زایۆنیستی لە وڵاتەکەیدا ڕازی بکات بۆ پشتیوانیکردنی. بە تایبەتی لە دوو ویلایەتی نیویۆرک و فلۆریدا چەندین ملیۆن جوولەکە دەژین و کاریگەریان لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتی و کۆنگرێس هەیە. ترەمپ دەیەوێت خۆی بە پیاوی گرێبەستە گەورەکان نیشان بدات. پێشتر وەکو سەرمایەدارێک مامەڵەی لەگەڵ گرێبەستە جیهانیەکانی ئابووریدا کرد. ئێستاش دەیەوێت بەم گوشارانەی کە بۆ سەر وڵاتە دیکتاتۆری و بێهێزەکانی ناوچەکەی هێناوە ناچاریان بکات یەک لە دوای یەک لەگەڵ قەوارەی زایۆنیستیدا پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە. بەڵام ئەوەی کە لە تابلۆی هەڵبژاردنەکانی ئەمریکادا دەردەکەوێت ئەو ڕاستەیە کە جوولەکەکانی ئەو وڵاتە دابەش بوون بەسەر دوو بەرەی ناتەنیاهۆ و ترەمپ لەلایەک و بەرەی دژ بە گەندەڵی ئەواندا. لەم کاتەدا کە زۆرینەی ڕەهایان خۆیان یەکلایی کردووەتەوە دەنگ بە جۆ بایدن بدەن ئەستەما هەڵوێستیان بگۆڕن. بۆیە ترەمپ لە ڤیدیۆی تەلەفۆنیەکەیدا لەگەڵ ناتەنیاهۆدا ناچار بوو پرسیاری لێ بکات کە ئەگەر بایدن سەرۆک باە هەرگیز ئەم ڕێکەوتنانەی دەستە بەردەکرد. حکومەتی ڕاگوزەری سوودان لە دوای گوشارەکانی ئەمریکا بۆ سڕینەوەی ناوی لەسەر لیستی تیرۆر پاساوی ئەوەی هێنایەوە کە ئەو ڕێکەوتنە دەستکەوتی ئابووری و گەشەی سوودانی لێ دەکەوێتەوە. بەڵام سۆدانی کەناری مایەپوچی ئابووری نەک هەرت نەیتوانیوە دەستکەوتی ڕوونی ئابووری دەستەبەر بکات، بەڵکو بە پێی وتەی ترامپ بڕی 335 ملیۆن دۆلاری خستووەتە هەژماری بانکی قوربانیەکانی کەشتی کوڵ و دوو باڵوێزخانەکەی ئەمریکا لە نایرۆبی و داروسەلام. لە بەرامبەر ئەوەدا ئیسرائیل بەڵێنی داوا کە بەو هەژمونەی لە ناوەندە ئابووریە جیهانەکاندا هەیەتی یارمەتی خورتوم بدات. ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە گرنگ نییە وڵاتان مافی گەلانیان دابین بکەن و دیموکراسی بەرپا بکەن، بەڵکو دەکرێت وڵاتان ناویان لە لیستی تیرۆریش دابێت، بەڵام هەر کاتێ ئەو وڵاتانە بتوانن هاوڕای سیاسەتی واشنگتن و تەلئەبیب بن، نەک هەر ناویان لە لیستی پێشەلکاری مافی مرۆڤدا دەسڕێتەوە، بەڵکو سەرکردە دیکتاتۆرەکانی خۆرەڵاتی ناوەڕاست و کیم جۆن ئون و ناریندا مۆدی دەبنە دۆستی دڵخوازی سەرۆک ترەمپ. بەڵام ئەوەی خەڵکی سۆدان دەیانەوێت چارەسەری خێرای قەیرانی ئابووریە. ئایا ئەو ڕێکەوتنەی کە ترەمپ وەکو ڕێکلامی هەڵبژاردن بەکاری دێنێت و بەرەی ئیماڕاتیش بۆ فراوانکردنی بەرەی خۆ بەدەستەوەدانیان پێویستیان پێیەتی دەتوانێت ببێتە نان و بژێوی بۆ هاوڵاتیانی سۆدان کە بۆ باشترکردنی بژێوی شۆڕشیان کرد، بەڵام ئێستا دۆخیان دەیان جار خراپترە لە سەردەمی حکومەتی پێشووی عومەر بەشیر. ئەو ڕێکەوتنە و هاوشێوەکانی لە کوردخایەندا دەکرێت بۆ ترەمپ و ناتەنیاهۆ ببنە دەستکەوت، بەڵام بەهۆی ئەوەی سیستەمی ناشەرعی و خۆسەپێن و دیکتاتۆر واژۆی کردوون، نەک هەر پشتیوانی جەماوەریان نییە، بەڵکو گەلانی بە شێوەیەک تووڕە کردووە کە لە داهاتووی نزیکدا دەبێتە هەرەسی سیاسی بۆ دیکتاتۆرانی ناوچەکە.